بۆ ئیدانەکردنی هێرشە موشەچیەکەی سەرشاری هەولێر لەلایەن سوپای پاسدارانەوە کە بەهۆیەوە 5 هاوڵاتی گیانیان لەدەستدا و ژمارەیەکی دیکەش بریندار بوون، هاوڵاتیانی سۆران گربوونەوەیەکیان ئەنجامدا و داوای پاراستنی سەرروجیانی هاوڵاتیان و سەروەری خاچی کوردستانیان کرد. جاری یەکەم نییە بە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی و حکوومەتی عێراقی فیدڵار بە بیانووی بێبنەما هێرشی ناڕەوا دەکرێتە سەر هەرێمی کوردستان و هاوڵاتیانمان شەهید و بریندار دەکرێت. هیچ ڕەوا نییە بە بەرچاوی هەموو جیهانەوە نەتەوەی کورد کۆمەڵکوژ بکرێت و تەنها ئیهانەکردن و ئیدانەکردن بکرێتە ئیجراعات و سێدەی لەسەر یەکە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لەلایەن تورکیا و ئێران کە دوو وڵاتی دراوسەی هەرێمی کوردستانن بۆردۆمان و تۆباران دەکرێن. بەو هۆیەوە خەڵکی گوندنشین و کۆچەری شەهید و بریندار و ئاوارە و دەربەدەر بوون. بەردەوامیش جگە لە دەرکردنی بەیاننامە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بێدەنجیان لە ئاست ئاوارەیی و قوربانیدانی هاوڵاتیانی ناوچە سنووریەکان هەڵبژاردووە. هاوڵاتیانیش دەڵێن ئەگەر بەرپرسانی هەرێم لە ڕابردوودا لە خەمی خەڵکی خۆیان بوونایە ئێستا موشەکەکان نەدەگەیشتنە پایتەخت. ئەمڕۆ ئەم گردوبوو بنەوەمان کردووە سەبارەت بە تۆپبارانە و بەم موشەکانی کە هاشتوێتە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان، بەڵام چەندین ساڵە ئەوە بە هەزاران گوندمان هەیە ماڵی تیادا نەماوە، بە هەزاران مەڕ و ماڵات لەوێندەرێ نەماون، بە هەزاران گیانمان بەخشیوە و تا ئێستا لەگەڵدا بێ ئەو کوردستانەت بە هەزاران گوند ئاوەدانی تیادینە کە کاتی خۆی ئاوەدانی بووە. درۆیە UN ئەمریکا درۆیە، هەموو شوێنەکانی تر درۆیە، مافی مرۆڤ درۆیە. ئێمە بەس دەبێت پەنا بۆ خوا ببین، بەس دەبێت لە خوا پاڕێنەوە ببینە لە پێشتاوی هەموو جیهان خوشک و برایەکانمان لە فەڵەستین چۆن نەکوژرێ. 10,000 بەس منداڵ کوژرایە. بۆیە مافی مرۆڤ ئەمریکا UN نەتەوەیە گرتو هەمووی درۆیە، بەس دەبێت هانا بۆ خوا ببین، لە خوا بپاڕێنەوە بۆی خوا بمان پارێزی. چەند چاومان لە ئەولا بێ بمان پارێزی حاڵمان لەوە خراپتر دەبێت. دەبێت داواکاریشین لایەنەکان یەک بگرن، بەسە دووبەرەچی، بەسە خیانەت، بەسە لێک دابڕان. خوای گەورە کورد و کوردستان بپارێزێ و شەهیدانیش بە فیردەوسی عەلا شاد بکە. بۆردومان و پێشێلکاریەکان بۆ سەرخاچی هەرێم لەلایەن وڵاتانی دراوسێ بە جۆرێکە لە دەڤەری برادۆست 118 گوندی ناوچەکە چۆڵ کراون و ئاوەدانیان تێدا نەماوە. بە درێژایی 50 کیلۆمەتر و قوڵایی 30 کیلۆمەتر لە دەڤەری برادۆست سوپای تورکیا لە نێوخاچی هەرێمی کوردستانە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوو بەهۆی بۆردومان و تۆبارانی وڵاتانی دراوسێ 24 هاوڵاتی لە سنووری ئیدارەی سۆران شەهید بوون کە چیتا وەکو ئێستا قوربانیان بە شەهید دانەنراون و موچەیان بۆ نەبراوەتەوە، هەروەها قەرەبووی زیانمەندبووانیش نەکراوەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.